خەڵوەتگەی ئەزموون، عینەکێک و گۆچانێک و مشتێک ئەزموون، خانەیەکی پڕ خزمەت بەڵام بەبێ وشەی دایکە و باوکە. بنەمایەکی دەرووناسی هەیە دەڵێت پیری مرۆڤ بە شعوری کەسەکان دیاری ئەکرێت، واتە تۆ بە ساڵەکانی ژیانت بڕیاری ئەوەت لەسەر نادرێ گەیشتوویتەتە چ قۆناغێکی تەمەن. هێزرمەند و ڕۆژنامەنووسی جیهانی گابرێل گارسیا مارکس بڕوای وایە گەر تۆ بڕیارتدا لەو کاتەوەی دەستت لە شەیدایی و جوانی شتەکان هەڵگریت و نەتوانیت هێزی عەشقت تێدا بێ بۆ شتەکان، ئەوا تۆ لەو چرکە ساتەوە وەک دوا ساڵەکانی ژیانت سەودا و مامەڵەت لەگەڵ دەکرێت. لە زانستی کۆمەڵناسیدا بنەمایەکی تر هەیە بە ناوی خۆ لە جێگەدانان، واتە تۆ بۆ هەر بڕیاردانێک خۆت بخە ناو هەمان دۆخ و شوێنی ئەو تا بتوانی باشترین بدوێی لەسەر ئەو. ئێستا دەشێت هەمووان بچینە خانەی ئەزموون، ئەوەی بە زمانی گشتی پێی دەوترێت خانەی بە ساڵاتوان، بەراوردی بکەین بەوەی ئاخۆ لە ناوەوەی ئەو خانەیە چی دەگوزارێت. لە ناو خانەکەدا پیرەکان ڕۆژانە ئەو خەونەیان نەماوە کە بە گەنجی هەیان بوو بە ژیان، ئەوان ئێستا دانیشتون و تەزبیحێکی درێژیان بەدەستەوەیە و هەر ڕۆژ بێهیواییەکانیان دەژمێرن. ئەوان دانیشتون لەوێ و ڕۆژانە بۆ یەکتری باسی قۆناغەکانی گەنجی خۆیانەکەن و باز لە خەونەکانیانەکەن و دواتر بە بێهیواییەوە بانگیان دەکرێ کە کاتی نان خواردنیانە. ئەوان باز لە ژیانی ناوخێزان و گەڕەک و کۆڵانەکەیانەکەن، دواتر بە دڵساردی و خەمخۆری و هەناسەیەکی قوڵ باز لە وەفای ئەو منداڵە دەکەن کە خستوویەتیە ئەو شوێنە و تەنها لە بۆنەکاندا سەردانی ئەکات. حەسرەت بۆ ئەوە دەخوات کە دوور خراوەتەوە لە باوەشی گەرمی خێزان. ئەو چیتر ئاوازی باوکە، باوکە گیان، باوە، باوە گیانی گوێ لێ نابێت و گەرژنیشە نۆتەکانی دایکە، دایکە گیان، دایە، دایە گیان نابیستێت. ئەو شەیدای سفرەیەکە کە لە هەر گۆشەیەکەوە منداڵێکی دانیشت بێت، نەک مێزێکی درێژ کە بە شەرمەوە دەستە لەرزۆکەکانی درێژ بکە بۆ قومێک ئاو. لەوێ چیتر خەون بەوە نابینرێت دەست بگاتە هەڕەمیەتی دەسەڵات و چیتر بیر لەوە ناکاتەوە بە دوای ژیان تا ڕابکات. ئەو لەوێ خەونەکانی لەناو بێهیوایی و دووکەڵی جگەرەکەی بەبا دەکا و دەزانێ ژیانی لەوێ ئەپرژێ و لول دەخوات وەک دووکەڵ و بۆی کۆناکرێتەوە. خەم لەو چرکە ساتانە دەخوات کە منداڵەکانی بە قسەکردنی ئەو شەرمیان گرتووە لە کاتێکدا ئەوان پەروەردەکراوی دەستی ئەون. بیر لەو دەکاتەوە بۆچینەوەی تازە هەست بەوە ناکات ئەوانیش خاوەن هەست و سۆز و شعورن، گەرچی بە ساڵ گەورن بەڵام بە بچووکترین قسە دڵیان دەشکێت چونکە هەست بە بێدەسەڵاتی خۆیان دەکەن. ئەو گەنجەی لە ماڵەوە خۆی مرۆڤ دۆست نیشان دەدا و ئاژەڵەکانی پشیلە، سەگ، مەیمون و دەیان ئاژەڵ و باڵندەی تر بەخێو دەکا و هاوسۆزە لەگەڵیان، بەڵام باوکیان دایکی خستۆتە خانەیەک و بەلایەوە شەرمە باسییان بکات. کۆمەڵاسی گەورەی عێراق دکتۆر عەلی وەردی لە کەسایەتی تاکی عێراقیدا بە وردی باز لەو دەبڵ مۆراڵیتیە دەکات کە تاک هەیەی. ئێستا لەم خانەیەدا پڕیەتی لەو دایکانەی کە دوور خراونەتەوە لە سۆزی ماڵەوە، پڕیەتی لەو باوکانەی گەر گەورەترین خزمەتیان بکرێت ناکاتە ئەو وشەی گیانەی کە منداڵەکەی لە ناو ماڵ پێی دەڵێت. ئەمە نیشاندەری لایەنە خراپەکانی نییە بە تەنها، بەڵکو بەراوردی خەونی خانەی ماڵ و خانەی ئەوانە. ئێستا لە دەرەوەی خانەکە داین و ڕۆژانە بە بەردەمیاندا هاتو چۆ دەکەین. هیچ کات لەوەمان نەپرسیوە ئەبێ ژیانی ئەوان چۆن بێت و چۆن خەون بە دەرەوەی خانەکەەوە ببینن. لە کاتێکدا تۆش ڕەنگە هەمان ڕێگە ببڕیت و بخرێتە خانەیەکی هاوشێوەوە. لەسەروی هەموو ئەمانەش پێویستە هیچ کات خۆشەویستی و هیوا لە دڵماندا نەکوژین و لە ژیانکردن بەردەوام بین تا ئەوەی بتوانین تا چەند چرکەیەک بەر لە مردن لە دەرەوە بژین و نەکەوینە ژێر ڕەحمی چوار دیواری هیچ خانەیەک.